ئەم کاتتان باش. پۆدکاستی ئەم جارەمان تایبەتە بە بابەتێک کە بۆ هەمومان گرنگی و بەهایکی تایبەتی هەیە. ئەویش بریتیە لە دنیای مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکان، ئاسایشی سیبرانی و چۆنێتی ئیشکردنی ئەلمۆنزم. پێش ئێستا یاخود پێش داهێنانی ئینتەرنێت ئێمە تەنیا یەک ژیانمان هەبوو، لە ماڵ، لە کۆڵان، لە شوێنی کار، لە ژینگە کۆمەڵایەتی و فیزیکی و سروشتەکەمانە ئاهاتین و ئەچوین. بەڵام لەگەڵ هاتنی ئینتەرنێت و دروستبوونی تۆڕە کۆمەڵایەتیەکانە ژیانی ئێمە بۆ بە دوو بەش. ژیانێکی ڕاستەقینە وەکو ژیانە کۆنەکە لە ناو سروشت، لە ناو کۆمەڵگا، لە شوێنی کار و ئەوانە. بەشی دووەمیان ئەو ژیانە نوێیە کە ئێستا لە ناو دنیای مەجازیە بەسەریە بین. کاتێک کە دەینە ماڵەوە بۆ ئەوی هیلاکی ڕۆژەکە لە خۆمان دەربکەین و تۆزێ دۆپامین بڕژێنین، یەکسەر دەزەبین بە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەچینە ناو ئەو دنیایەوە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەکو فەیسبوک و ئێکس و ئینستاگرام و هەرێکێکی دیکە لەوانە پێشکەشمانیەکە. هەموو مرۆڤێکم سەردەمە بە جۆرە لە جۆرەکان دوو مرۆڤە، مرۆڤێکی دنیای سروشتی و مرۆڤێکی دنیای مەجازی. دنیای مەجازی چییە؟ ئێمە یەکسەر کە فەیسبوک هات، کە تۆڕە کۆمەڵایەتیەکانی دیکاتن، یەکسەر بە ژمارە مۆبایلێک یاخود بە ئیمەیلێک ئەکاونتێکمان کردەوە، ماڵێکمان لە ناو تۆڕانە کردەوە چوینە ناویەوە بەبێ ئەوەی کە هیچ شارەزایەکمانە بێ و دنیای بناسین، وەکو ئەوەی کە خۆمان فرایبێتە ناو ئاوێکەوە نەزانین پانیەکەی و قوڵیەکەی و مەوداکەی چەنێ. میوانی ئەمڕۆم ئاگاییەکی زۆر و شارەزایەکی زۆری لەبارەی ئەم دنیایەوە هەیە. باشی ئەناسێ تەکنیک و میکانیزمی ئیشکردنی دنیاکە بە باشی بەڵەدە و شارەزایە. بۆیە ڕەنگە ئێمە یەک گۆشەنیگای ئەم دنیا مەجازیە ببینین، بەڵام ئەو لە زیاد لەلایەکەوە ئەم دنیامان پێناسێنێ. بە خێراتی میوانەکەمەکەم کاگاسۆگیان یاخوا بەخێر بی. سەرەتاش بەوە دەست پێکەم کە سەرباری هەموو ئەو تایبەتمەندیانە و هەموو ئەو چێژ و ئاسانکاریانی کە ئەم دنیای مەجازی و تۆڕە کۆمەڵایەتیەکان پێشکەشمانەکەن، بەڵام گومان و تەمومژ و ترس و نیگەرانێکی زۆر دەربارەی ئەم دنیا هەیە. گرنگترین خۆت وەکو خۆت، یعنی دیارترین ترست لەم دنیاە کە تا ئێسا سەرباری ئەو ناسینەی کە ناوسیتە چییە؟ چ شتێک لەم دنیا مەجازیە نیگەرانتەکە؟ طبعا سەرەتا سوپاس بۆ میوانداریە. لەم دنیاە کۆمەڵێک بابەت هەیە کە بۆ منێکی شارەزا جێگەی سەرنجە. ئەو شەوەیە کە وەکو جەنابێ فەرمووت ژیانی واقع و ژیانی مەجازی ڕووی یەک دراون. واتە ئەگەر جاران تەنها ژیانی واقعیمان هەبووە، ئەمڕۆ تۆ ژیانی مەجازی شتەیە. ئەم ژیانە مەجازیە ڕنگدانەوەی ژیانی واقعی تۆیە، ڕنگدانەوەی ئەفکار و باوەڕ و مەبادئ و کارکردنی تۆیە. بۆیە زۆر گرنگە کە ئێمە بتوانین باڵانسێک لە نێوان هەردوولایە ڕاگرین. ئەوەی بەلای منەوە گرنگە بابەتی لە پاڵ بابەتی ئاسایشە کە ئەوەیش دیجیتال سکیوریتیەکەیە، بابەتی تایبەتمەندێتیە، بابەتی پرایڤسیە. بەداخەوە خەڵکی ئێمە زۆر بایەخی بەم باب لایەنە نەداوە و ئێمەش ڕۆژانە سەرنجی ئەو پێشێلکاریانە ئەدەین کە لەم بوارەیە ئەکرێ، بە تایبەتی لەلایەن کۆمپانیاکانەوە، بەو پێی کە ئەم کۆمپانیانە لە بنەڕەتدا کۆمپانیایەکی خاوەن بزنسن و زۆر جار ئەم کۆمپانیایانە دیوی شەفافیەتیان نییە، دیوی ئاشکرایان نییە. ئەگەر بە چەمکە تەکنیکەکە باسی بکەین، زۆربەی داتاکانیان و زۆربەی پرۆسسەکانیان پرۆسسێکی لە ناو کلۆس سۆرس ئەکرێ، واتە ناو سیستەمێکی داخراوە ئەکرێ. بۆیە ئێمە زۆر پرۆسسەکان هەیە نایبینین. ئەمەش نیگەرانیەکی زۆر بۆ من وەکو کەسێک کە شارەزاییم هەیە دروست کردووە. بۆیە بۆ ئەوەی بتوانم دەرباز ببم دەبێ بە دوای جێگرەوەیە بگەڕێم. جێگرەوەکانیش زیاتریان ئەو جێگرەوانن کە ئۆپن سۆرسن، بەڵام بەداخەوە ئەم جێگرەوانە هەندێک کات بۆ هەندێک بابەت و لایەن بەردەست نین. دەبێ یان ئەوەیە ئێمە بیان سازێنین، یان ئەوەیە ئێمە بتوانین ئەو شتانەی کە سەرچاوە کراون
دنیایەکیان توڵێک بۆ خۆمان بسازێنین و ئیشی لەسەر بکەین بەڵام بەداخەوە ئەمە جارێکی تر تەحەدایەکی ترە یان گرەوێکی ترە بەوەی کە ڕەنگە من بەکاری بێنم بەڵام لایەنی بەرامبەرم بەکاری نایەنێ بۆیە ناچارمەکە کە پەنا بمەوە بەر کلۆس سۆرسەکان یان ئەوەیە کە جاری وا هەیە من دەست لە هەندێک مافی خۆم هەڵگرم بەرامبەر بەوەی کە بتوانم پەیوەندی لەگەڵ جەنابدا. بەڵێ لەم پۆدکاستە هەندێک چەمک بەکارێنین بۆ ئەوی کە ئاسانکاری بکەین بۆ بینەرە بەڕێزەکانی پۆدکاستەکەمان. پێم باشە کە یەکەیەکە ئەوە زۆر بە کورتی تحدیدی بکەین یا دەستنیشانی بکەین کە مەبەستمان لە بەکارهێنانیان چیە. یەکەمیان دنیای مەجازی visual وۆردەکە یان دنیای مەجازی یان العالم الافتراضی ئەو دنیایە کە لەسەر ئۆنلاین بۆ ئێمە دروست کراوە و خوڵقێنراوە بەڵام دەبێ وریابین ئەم دنیاە ئەنتەرنێت ناگەێنێ چونکە ئەنتەرنێت هەموو ئەو هاردوێرەیە کە بیان ئەو سۆفتوێرەیە کە ئێمە ئەتوانین لە ڕێگەیەوە پەیوەندی بگرین بۆ نمونە تۆڕەکانی G5 ڕاوتەرەکانە کۆمپیوتەرە ئیلە ئاخری بەڵام دنیای مەجازی جیاوازە لەمە جیاوازەکەی لەوەیە کە هەموو ئەو گرافیکەکانەیە با بڵێن ئەو هەموو ئەو پەیجانەیە هەمووی ئەو تایبەتمەندیانەیە کە لە ناو یەکێک لە ئۆنلاینەکانە واتەم بۆ نمونە تۆ دنیای گەیمینگ ئەمە دنیای مەجازیە بۆ نمونە تۆڕی فەیسبوک بە هەموو خزمەت گوزاریانەکەەوە دنیای مەجازیە بەڵام بۆ نمونە کاتێک تۆ ئیمێڵێکە نێری ئەمە دنیای واقعی تۆیە یان نەک واقعی مەبەستم ئەوەیە کە بەدەرە لە دنیای مەجازی کاتە ئەنتەرنێتە و تۆ ئەتوانی بۆ نمونە هەندێک جار یاریەک بە ئۆفلاینیش بکەی بەڵام هەر لە بنڕەدا دنیای مەجازیە بەڵام پەیوەندیەکان ئەمەیان و توڵەکان هەمویان ئەچنە خانەی ئەنتەرنێتە بەڵاتە جیاوازیەکەی لە بینی ئەنتەرنێت و دنیای مەجازی ئەو شوێنێک کە ئێمە بە دیجیتالی بە ئەلکترۆنیتیای ئامادەین و پەیوەندیمان هەیە و ئاوێتە بوو کارلێکمان هەیە لەگەڵ کۆمەڵێک هەیە ڕەنگە دنیا مەجازیەکە ئۆفلاینیش بێ وەکو نمونەی ئەو یاریانەی کە بە ئۆفلاین ئەکرێن و ئێمە لەگەڵ ئەوەشا بۆ نمونە کارلێکە بین ڕوبلۆکس نمونەیەکی دیارە کە ئێستا یاریکی قەدەغەیە لە عێراق بەڵێ تۆڕە کۆمەڵایەتیەکان هەموو ئەو تۆڕانن کە ئێمە ئەتوانین لەگەڵیانە پەیوەندی بگرین لەگەڵ ئەوانی ترە و مەوداکانیان بۆ ئێمە نزیک کردوێتەوە و ئەتوانین بیر و ڕای خۆمان بۆ چوونی خۆمان تایە بڵین و بەرکەوتەشمان لەگەڵ ئەوانی تریشە هەبێ و جیهانێک بێ بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاری جیهانێک بێ بۆ ئاڵوگۆڕکردنی بیر و ڕاکان جیهانێک بێ بۆ ئاڵوگۆڕکردنی ئایدیەکان و تاکۆت. بەڵێ تۆڕە کۆمەڵاتیەکان مەبەستمان لە فەیسبوک، ئێکس، تیکتۆک، سناپچات، ئینستاگرام، یوتیوب یعنی شرط نییە هەر ئەم ناوانە بن بەڵام ئەمانە باوترینیان باشە. بەڵ ئێستا جۆرێک لە دابشکردنی تایبەتمەندی بۆ تۆڕەکان هاتوتەکە فەیسبوک بۆ بە شوێنی پیر و بە ساڵات چوشتیواکو ئەڵێن ئینستاگرام هی جیلی گەنجترە یا شوێنێکە وەکو بازار وەکو بازارێک وە بازارێکی ئۆنلاین ئەوە سناپچاتی عاشقەکانە ئەوەی کە من بیستومە ئەو تیکتۆک هی ئەوانەیە کە یانێ زوو سریع ناوبانگ دەرکەنەوە ینی جۆرێک لە تەمانە ینی هین وەکوی کەم بیستومە جونا من ڕاستەکەنە تیکتۆک نە سناپچاتم نییە و بەس ئینستاگرام و فەیسبوکم هەیە ئەکسیشم نییە ینی ئەو تایبەتمەندی جاکردنەوە لەسەر چه ئەساسێکەوە ئەگەر لای ئێوە کە شارەزای ئەم دنیایان ئەمە چۆنە ئێستا چی لێ هاتووە ئەوە طبعا ئێمە بۆ نەوەکانمانەیە نەوەکانی ئەنتەرنێتمانەیە کە لە نەوەی ئەکسەوە دەست پێکا دواتر زەت دواتر ئەلفا ئێستا نەوەی ئەلفایە بەڵێ ئەم جاکاریە بەرمەبنا ئەوە دروست بووە کە چێ هەواداری بەکارهێنانی ئەم تۆڕانەیە ینی بە نمونە جیلی ئەلفا زیاتر جیلێکە کارلێکە لەگەڵ تیکتۆکە زیاتر و ئەگەر سەیری ئامارەکان بکەین ئەگەر سەیری ئاماری عێراق بکەین نزیکەی 32 ملیۆن بەکارهێنەری تیکتۆکمانەیە لە عێراقا بە پێی ئامارەکانی تیکتۆک خۆی وەکو وتت یعنی ئەم ڕوئایە لەکوێوە دروست بووە لەوەی کە بەکارهێنەرەکان عادەتەن لە کوێن مثلا خوا 16 ساڵ عادەتەن پەنا بۆ سناپچات و تیکتۆکە بە سەروی ئەم تەمەنە ئۆتۆماتیکی پەنا بۆ
تۆڕێکی تر ئەبا و ئێستا فەیسبوک بۆتە ئەوانەی کە تۆزێک بەتەمەن و پۆلێ نەکرێن لەسەر جیلی X لەبەرەوەی یەکەم جاری شاد ئەوان یەکەم جارە هاتووە یعنی ئەمانە با بڵێن هەروە بە سروشتی خۆیان لایەنگریمانەوەن لەو شتانی کە ئاشنان پێین ینی ئەوەی کە ڕاهاتوون لەگەڵ یا بۆیە ڕنگدانەوە دەروونێکە کاریگەری لەسەر ئەمەش هەبووە و یەشێکن لە هەوادارە سەرسەختەکانی فەیسبوک لەسەر فەیسبوک ماونەتەوە. بەڵێ سایبەر سکیوریتی کۆمەڵێک مامەڵەیە ئێمە وا پێناسەیەکەین تەرجەمەی کوردەکەی ئەتوانین کۆمەڵێک مامەڵەیە ڕەفتاری ڕۆژانەیە کە ئەکرێ ئێمە بە شێوەیەکی دروست بەپێی ئەم ڕەفتار و مامەڵە لەگەڵ تەکنەلۆژیایە بکەین بۆ ئەوەی بتوانین بە سەلامەتی لەسەر ئەنتەرنێت بمێنینەوە. کەواتە سایبەر سکیوریتی ناتوانین دقیق تەرجەمەی کوردیکەین. تەرجمەیەکی تەحدیدمان نییە بۆ بابەتەکە چوە کۆمەڵێک چەمکمانەیە لەناو بابەتی سایبەر سکیوریتیە. بەڵام ئەوەی کە شارەزایان و شارەزایانی بواری کۆمەڵگایان ئەوانەی کە کۆنتاکتیان لەگەڵ کۆمەڵگەیە هەیە عادەتەن بم پێناسەیەکن بەوەی کۆمەڵێک ڕەفتاری ڕۆژانەیە کە کەسەکان دەینوێنن بۆ ئەوەی بتوانن بە سەلامەتی لەسەر ئەنتەرنێت بمێن. ئەتوانین بەراورد بە چەمکی ئاسایشی خۆراک بۆ نمونە چەمکە ڕوونکەینەوە تۆ ئاسایشی خۆراک بۆ نمونە ڕێگەنای چ خواردنێک بێتە ناوە ڕێژەکەی چۆن لە هینیشا لە ئەتوانین بڵین سایبەر سکیوریتی ئاسایشی هی دنیای ئۆنلاین دنیای مەجازی ئەتوانین وایینیکەین. تۆ وەکوتم کۆمەڵێک چەمکەیە ینی بۆ نمونە تۆ لەسەر ئاسی دەوڵەت کارت هەیە لەسەر ئاستی کۆمەڵگە کارت هەیە لەسەر ئاستی تاک کارت هەیە و لەسەر ئاستی گروپە کۆمەڵایەتەکانش کارە هەیە. ئەم پێناسەیە لە تاکەوە بۆ گروپە کۆمەڵایەتەکان بۆ کۆمەڵگە بۆ دەوڵەت جیاوازە. بۆ نمونە تۆ لە ئاسی دەوڵەتە ئیش لەسەر پاراستنی داتاەکەی و چەمچێک دێتە ئاراوە پێ ئەوترێ سەروەری دیجیتەڵی کە سیادەی ڕقەمیە. لەسەر ئاستی کۆمەڵگە مەسەلەن تۆ هەوڵی ئەوەدەی کە کۆمەڵگە بپارێزی زانیاریەکانیان بپارێزی لێرەدا چەمکی تر دێتە ئاراوە چەمکی ئاسایشی ئەنتەرنێت و چەمکی تایبەتمەندێتی لەسەر ئەنتەرنێت. تۆ لە بابەتی گروپە کۆمەڵایەتیەکانە بە هەمان شێوە دەتەوێت گروپە کۆمەڵایەتیەکان و دەستە و تاقمەکان بپارێزێ بەڵام لێرە چەمکێتر ئیزافە بێ ئەوی چەمکی سەلامەتی دیجیتەڵیە چەمکی تایبەتمەندێتیە و چەمکی ئەنێنۆمەتیەوە تا بێناو نیشانەیی و کاتێک دێتە سەر ئاستی تاک هەموو ئەمانە تایدا کۆ ئەبێتەوە تۆ چۆن شاراوەبی لەسەر ئەنتەرنێت چۆن خۆت بپارێزی لەسەر ئەنتەرنێت چۆن زانیاریەکانت بپارێزی لەسەر ئەنتەرنێت چۆن ناوبانگی خۆت بپارێزی و ئەمە دشێتەوە چەمکی سیادە دیجیتەڵەکەیان سەروەری دیجیتال. کاتە سایبەر سکیوریتیە ئاسایشی دنیای مەجازی و دنیای ئۆنلاین و ئۆبعام دەوڵەت ئەبێت دەستیتیا هەبێت کۆمەڵگە و هەروە تاکیش خۆی باش دوای ئەچینە سەر یەک بێکیان بەڵام ئێستا دێمە سەر تەوەری یەکەم هینمان چەمکێکمان هین نەکرد ئەلگۆریزم چکە زۆر بەکارێنی ئەلگۆریزم خۆی ئێمە لە کوردەواری خۆمانە تێکەڵەیەک کەکەین لە بینی دەربڕینەکانە تەوان لە بینی لۆگاریتم و ئەلگۆریزم. لۆگاریتمەکە بابەتێکی هاوکێشەی ماتماتیکیە لە ناو خەوارزمیەکانە بەڵام ئەلگۆریتمەکانیان خەوارزمیەکان ئەو زنجیرە پرۆسسانەیە کە ئەنجامی ئەدەین بۆ گەیشتن بە ئامانجێکی دیاریکرا. ئەمە بە کورتی و بە کوردەکەی ئاوا پێناساکرێ واتە ئێمە پرۆسسێکی زنجیرەییمان هەیە کە لە ڕێگەی پرۆگرام سازی و سۆفتوێر و هاردوێرەوە ئەکرێ بۆ ئەوەی ئێمە بتوانین بگەین بە ئامانجێکی دیاریکرا. بۆ نمونە ئێمە ئەلگۆریتمەکانمان ڕێکەخینان ئەلگۆریتمەکانمان ڕێکەخین هەر پێناسە ئەنگلیزیەکەی ئاوایان و چەمکە ئەنگلیزیەکەی ئەلگۆریتمە و دا ڕێژینەوە بۆ ئەوەی بگەین بە تێگەیشتنێکی دیاریکرا و یان پرۆسسێکی دیاریکرا و بۆ نمونە وا لە ئەلگۆریتمەکان بکەین کە کاتژمێر 12 پەرداخێک ئاومان بۆ گەرمکە یعنی بە نمونە یان ئەگەر پێناسەیەکی سادەتری بکەین ئەلگۆریتمەکان بریتە لە پرۆسسی ئامادەکردن یعنی بۆ نمونە تۆ ئەتەوێت کێکێک لە ماڵا بکەیت پێویستیت بەچی هەیە پێویستیت بە هێلکەیەک هەیە ئاردەیە ئاو هەیە ڕۆن هەیە و پاودەر و ئیلە ئاخری تۆ بۆ ئەوەی کێکەکە ئامادە بکەی پێویستیت بە پرۆسسێک هەیە
ئەوڵ جا ئەمە ئەەکەی ئەوە ئەشکێنی ئەمە تێکەڵەکەی ئیلا ئاخری و دواترەی خەیتە ناو گەرمکەرەوە بۆ ئەوی کێکەکە بەجاهزی بۆت ئامادە بێ. پرۆسیسەکە ئەلگۆریزمەکە واتە پرۆسیسی ئامادەکردنەکە بە شێوەی خواردنەکە بۆ پێی کە خواردن ینی زیاتر ئەگا بە هەستەوەرە عەقڵەکان بۆیە نمونەکە خواردن هێنایەوە. ئەتوانم نمونێکی کۆنکرێتی ترت لێ بپرسم، ینی بۆ نمونە من کلیک لەسەر پیجێگەکەم کە پێڵاو هینەکە ئاچم سەیری ڕسمەکانەکەم زایمە دوای ئەوە سیرەکەم 20 هینیترم لە خودبووەوە. ئەمە ئەلگۆریزمە وایە ئەلگۆریزمەکە چۆن ئیشی کردووە لەویایان ئیشی ئەوە کردووە کە ئەلگۆریتمەکان سروشتێکیان هەیە بە دوای تەفزیلاتی تۆیە ئەگەڕێنواتە ئەوانەی کە دڵخوازی تۆن ئەگەڕێ کە گەڕا مەسەلەن ڕەفتاری تۆ لە ماوەی ڕابردووە ئەخوێنێتەوە بۆ ئەوی لە ئایندەیە شتێکە پێشکەشکە تێبینیەکە کە تۆ زیاتر لە پلاتفۆرمێکە تۆ بە دوای جلو بەرگە ئەگەڕی قیاسێکی دیاری کراو ڕەنگێکی دیاری کراو یان تەڵەب کردووە بە ڕەنگێکی دیاری کراو ئۆتۆماتیکی ئەو ئەم مەیلە ئەخوێنێتەوە ئەم دڵخوازی تۆ ئەخوێنێتەوە لە ئایندەیە هەرچیت پێشکەش بکە بنمونە ئەو جلو بەرگەت پێشکەشەکە ئەو ڕەنگەش کە تۆ تەڵەب کردووە و لەسەری بەستە تەنانەت سایزەکەش ئەگەر بۆ نمونە داتا چکە ئێمە داتا کۆلێکتکردنمان هەیە لە ماڵپەڕەکانە و داتا هاوبەشکردن هەیە لە بینی ماڵپەڕەکانە بۆ نمونە تۆ چوویتە لە ئەمازۆن جلێکی کوردیت کڕیوە ئەم جلە بە ڕەنگی فلان بە سایزی فلان کە دێتەوە سەر فەیسبوک هەمان دوای یان 2 سعات سیرەکەی یان 2 کاتژمێر سیرەکەی مەسەلەن ڕیکلامێکی بۆ دێ جلوبەرگی کوردیە بە هەمان ڕەنگ بە هەمان سایز بەڵێ لە یوتیوبی شاوایە ئەگەر زۆر بە دوای یاریە بگەڕێی یاری دێت ئەگەر پۆدکاست بێ پۆدکاست دێت طبعاً ئێمە زای چیە کۆمەڵێک جۆری ئەلگۆریتمان هەیە بۆ نمونە ئەوەی گوگل جیاوازە لەوەی فەیسبوک ئەوەی گوگل پشت زیاتر بەچیە بەسێ بەوەی کە باشترینەکانت پیشان بدەن لە ماڵپەڕەکان بەڵام ئەوەی فەیسبوک جیاوازە بەوەی کە ڕیکلامی زیاتر لە دڵخوازەکانی خۆتت بێ پیشان هەمان شت مەسەلەن لە یوتیوب هەیە و ڕەنگە ئەلگۆریتمەکەی تیکتۆک جیاواز مێلەوەی سناپچات بەڵام لە کۆی بنیادەکەیە هەمویان یەک بنیادیان هەیە. بەڵێ زۆر باشە تقریباً بەنزیکەی ئەو چەمکانەمان ڕوون کردەوە کە پێویستمان پێ بێ دێمە سەر ینی کرۆکی هی پۆدکاستەکەمان ئەویژەوەیە کە ئایا کە باز لە دنیای دیجیتاڵی و مەجازیەکەین ئایا باز لە ئینتەرنێت دەکەین بەتەنیا یاخود باز لە واقعەکی نوێکەین کە ڕێسا و تایبەتمەندی تەواو جیاوازیان هەیە کە جیاوازە لە دنیای ڕاستەقینەی ئێمە دەندێ جار تێکەڵەیەکە کرێ لێوان چەند لە بیداتی بڵین سەرەتای پۆدکاستەکەش ئاماژەت پێدا کە دنیای مەجازی یەکسار نەبێ ئینتەرنێت بەس لەگەڵ هاتنی ئینتەرنێتە دنیای مەجازی ئیمکانی هەیە. ئەم دنیا مەجازیە چییە؟ ئایا ڕێسا و تایبەتمەندی جیاواز تایبەتی خۆی هەیە کە جیاوازە لە واقع ئاخود شتێکی نزیکە لە دنیای ڕاستەقینەوە؟ لە ڕاستیە پێشووتر شتێکی جیاواز بوو بەڵام لە ئێستادا ژیانی واقعی ئێمە و ژیانی مەجازی ئێمە ڕووی یەک دراوە واتە هەردووکی ڕنگدانەوەی یەک شتە بۆ لەبەرەوەی ئێمە بە تەواوەتی ڕوو چوینە لە ناو بابەتەکەیە و تەواوەتی لایەنە دەرونیەکەیان ئەوەی هەندەسەی ئیجتیماعیان ئەندازیاری کۆمەڵایەتی کە ئەلگۆریتمەکان ئیشی لەسەرەکەن ئەم ڕووبەرەیان نێشتەوە یان ئەم مەودایان نێشتەوە بۆیە هەر هەمومان وامان کردووە بە حکمی هەندێک ئەلگۆریتم کە تایبەتمەندیە بە هەست و نەستی ئێمەوە و ئیش بە تەحەکومکردن و ڕێنمایی کردنمان بۆ گەیشتن بۆ حەزانەی خۆمان وای کردووە کە ئەم ژیانەی یەکسان کردوێتەوە. بۆ نمونە ئەگەر کەسانێک بە شێوەیەکی عەشوایی هەڵبژێرین ئێستا من و تۆ لەسەر ئینتەرنێت یان لە تۆڕێکی دیاری کۆمەڵایەتیە یان بە دوای داتایەکی کەسێکی دیاری کراوە بگەڕین تێبینی ئەوەکەین ینی با بە نمونەیەکی تر سادەتر باسیکەین. ئەگەر من و تۆ ئێستا بە شێوەی هەڕەمەچی بە دوای ژمارە تەلەفۆنێکا بکڕین دەتوانین لە سەر ئینتەرنێت بنمونە هەرچەنە بە هەڕەمەچی ئێمە خاوەنی ژمارەکە بدۆزینەوە تۆڕە کۆمەڵایەتیەکانی بدۆزینەوە حەزەکانی لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بدۆزینەوە شوێنی ماڵەوەیان بدۆزینەوە واتە GPS-ەکە و لۆکیشنی ماڵەوە ئەوانە
ئیشەکەی بدۆزینەوە، خێزانەکەی تاک بە تاکیان بدۆزینەوە، مناڵەکانی بدۆزینەوە، جاروا هەیە ڕەنگە ژووری نووسنەکەیشی بدۆزینەوە، باشترین و خۆشترین خواردنەکانی و حەزەکانی بۆ خواردن، ڕەنگەکەی ئۆتۆمبیلەکەی، ژمارەی ئۆتۆمبیلەکەی، ڕەنگە لە هەندێ جزئیاتە ژمارەی کارتی نیشتیمانیەکەیشی بدۆزینەوە، کارتە بانکیەکەی بزانی چ ڕەنگە و ئیلە ئاخری. واتە کەسەکان وایان کردووە کە ئەمڕۆ جیاوازیەک لە بینی دنیای مەجازی و دنیای واقعیان نەمێنێ لە ڕێگەی چیوە، لە ڕێگەی ئەوەی کە ئەو هەموو داتایی کە خۆیان پێشکەشی تۆڕە کۆمەڵایەتیەکانیەکەن. ئێمە لە سیلیکۆن ڤالیە یان لە دۆڵی سیلیکۆنە ئەوەی کە لە فلۆریدا هەیە، شتێکمان هەیە کە دایمە قسەی لەسەرەکەینەوەیە کە ئەو کاتێک کە تۆ شتێک پێشکەشە کرێ بە خۆڕایی، ئەوە تۆ بوویتە بەکاڵە، واتە تۆ خۆتت کردووەتە کاڵە، بەڵام ئیدراکێ نییە بۆ ئەوەی کە بوویتە بەکاڵە، بۆ لەبەرەوەی ئەمە بە شێوەیەکی سیستەماتیک نەهاتووە و تۆ هۆشیاریت لەبارەوە نییە وەکوو بەکارهێنەر، بۆیە تۆ بوویتە کاڵایەک لە ناو جیهانێکی مەجازیە کە ڕۆژانە کڕین و فرۆشتن پێکرێ، کلیکەکانتە فرۆشرێ، وەستانت لەسەر سکۆڵەرەکانت ئەفرۆشرێ، کردنەوەی ڤیددیۆکان ئەفرۆشرێ و تۆ بوویتە نەوتی سەردەم لە ڕێگەی ئەو داتا ڕۆژانەیانەی کە تۆ لەسەر ئەنتەرنێت پێشکەشی بە کۆمپانیاکانی تەکنەلۆژیایەکی. یعنی بە نمونەیەکی تر، فەیسبوک چۆن بۆتە ئەم بگ کۆمپانیایی کە ئەمڕۆ هەیە. لە کاتێکە کۆی خزمەت گوزاریەکانی فەیسبوک ماعەدا واتساپ بزنس، ماعەدا ئەوەی کە وەکو ڕیکلام پێشکەشەکرێ بۆ وەرگران، بۆ بینەران، بۆ بەکارهێنەران، ئەم هەموو پارەیە لە شێوە هات. ینی خەڵک بۆ ئەم پرسیارە لە خۆی ناکە. یعنی تۆ ئەگەر کۆمپانیایەکی وەکو فەیسبوک یان مێتا، کە فەیسبوک یەکێکە لە بەرهەمەکانی، بەڵام خەڵک مێتا ناناسێ زیاتر، فەیسبوکە ناسێ، ئەگەر گریمانە بکەیت تۆ 27,000 فەرمانبەریەیە کە لە کاتێکە لەوە زیاترە ژمارەکە. ئەنی ئەوەی من بزانم 36,000 بەس خۆبەخشی ئەوەی پیانەوترێ ترست پارتنەر، ڕاستە پارەیان پێنادا بەڵام امتیازاتیان هەیە. ئەگەر ئەم 27,000 فەرمانبەرە هەموو ژەمێکی نان خواردن یەک سەمون لەگەڵ یەک دەبە ئاویان بدرێتێ، 27,000 دەبە ئاوەکە لەگەڵ 27,000 سەمونەکە. ئەم پارەیە لە شێوە دێ لە کاتێکە هیچ بزنسێکی نییە. واتسابە بە خۆڕاییە بەکاری دێنی، ئینستاگرامە بە خۆڕاییە بەکاری دێنی، فەیسبوکە بە خۆڕاییە بەکاری دێنی، پەیجە بە خۆڕایی بەکارێنی، گروپسە بە خۆڕایی بەکار، فریدسە بە خۆڕایی بەکاری دێنی. بەکارهێنەر ئەم پرسیارە بۆ لە خۆی ناکە. فەیسبوک ئەم پارەیە لەکوێوە دێن؟ کەواتە تۆ کاڵاکەی کڕین و فرۆشتنی پێکرێ و لە ئابڕوچوونی 2010 لە کەمبرج ئەنەلیتیکا بەڕوونی ئەمە ڕوویدا، بەڵام لەگەڵەوەشتا سەیرەکەی فەیسبوک دێ لە ڕێگەی کۆمپانیەکانەوە پارێکی زۆر خەرجەکرێ بۆ ئەوەی کەمبرج ئەنەلیتیکا کاریگەریەکەی کەم بکرێت هیچ لەبارەوە نەزانێت. بەڵێ کەواتە ئێمە ینی بە جۆرە لە جۆرەکان خەریکە دنیای واقعیمانە گوێزینەوە بۆ نای دنیای مەجازی. ینی خەڵکانێکن ینی حتا ژووری نووسنی بەکو جەنابدوڵ ژووری نووسنەکانیان ماکیاجکردنیان بەیانە لەسن چی ئەخۆن، ینی خوارد سەیرانەکانیان هەموو شتێکیانە گوێزنەوە ئەوێ. بەڵام هێشتاش پراوێزێک بۆ شۆ هەرماوە، چۆ خەڵکانێکە بینین لەسەر لە دنیای مەجازیە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە زۆر خۆش بەختن، ژن و مێردن زۆر بێکەوە گونجاون، ڕەفیقەکان دەستیان لە ملیە کرد، ئەو سێرکە لە واقع ئاوانی بەتەکید. ینی ئەوە جۆرێک لە شیزۆفرینیا خو جۆرێ لە کەرتە گژیریە، لە کەرتە کەسێتی لە نێوان کەسەکان کەسێتیا دروستەکە کاتێکە لە دنیای ڕاستەقینەوە ئەچنە ناو دنیای هی مەجازیەوە. بەڵام ئەمەش زۆر ئەوش بزانێ ئەمە زۆر بەرگە ناگرێ. بەڵێ ئەمە زۆر بەرگە ناگرێ، چونکە ڕاستە هەندێک خصوصیت هەیە، بەڵام سەیری تۆڕێکی وەکو ئۆنلی فانسکە ئەو خصوصیەتیشی نەهێشتێتەوە، ئەوش تۆڕێکە، بەڵام ڕەنگە بە حکمی بە پارەیە خەڵکی ئەمە ڕەنگە ئاشنا بەم تۆڕە کۆمەڵایەتیە نەبێ. کە ئەوش تۆڕێکی کۆمەڵایەتیە، بەڵام تۆڕێکە زیاتر لەگەڵ بەهای کۆمەلگە ڕۆژهەڵاتیەکانە ناگونجێ، بەڵام تۆڕە ئەو خصوصیەتیش نەهێشتێتەوە.
لا ئۆنلی فانس بە نمونە ئەو ئەوانەی کە وەکو نمونە باسی کرد زۆر بەرگە ناگرێ دواتر ڕاستێکە دەرەکەوێتەوە کە لە حقیقەت ئەوانین. بەڵێ باشە. ڕفتاری ئێمە لەناو دنیای مەجازی و لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە، ینی هەندێک کەسە بینین لە دنیای ئاساییانە ینی دیندارێکی هەیە من و لەسەر خۆن، کاتێکە لە فەیسبووکە کۆمنتێک یان نووسینێکی بینی سێرەکەی زۆر لەوە تونترەکە ئیبینی خەڵکێ ینی تێڕوانینی بەرامبەر بە ئاین زۆر هێمنە زۆر ینی ئەگەر خۆشی دیندار نەبێ ئاین ینی تێڕوانینی بۆ ئاین و بۆ دیندارەکان تێڕوانینێکی هێمن و متەسامیحانە. بەس کە چیت لە سەر فەیسبووک هەندێک جار من هەندێک لەو کەسانە ئەبینم هەستەکەم زۆر تونترن لەوەی کە لە واقعیان بینیت. هەندێک جار پرسیارە لێک ماڵم خۆتۆڕە ئەوانی ئەڵێ وڵای خۆشم نازانم من دەجار و کۆمنتم نازانم چۆن نووسیەوە ئایا ڕفتارکردنی بەکارهێنەران ئەوانی کە چن ناو تۆڕە کۆمەڵاتەکان دنیای مەجازیەوە یعنی ڕفتارکردنێکە بەرمەبنای پاڵنەری کەسەکە خۆی یاخود دنیای مەجازی ژینگەیەک ئەخڵقێنێک کەشێک دروستەکە کە تۆ وا لێ ئەکا تون بیت یا زۆر نەرم بیت چۆنە میکانیزمی ئیشکردنی دنیای مەجازی چۆنەوە ئێمە لەو دنیا چۆن ڕفتارەکەی. بە کورتیەکەی ئەمە لۆگاریتمێکمان هەیە یان ئەلگۆریتمێکمان هەیە تایبەتە بە ژووری دەنگدانەوە یان ژووری غورفەتە سەدا پێڵێ. ئەم غورفەتە سەدایە یان ژووری دەنگدانەوە بەکارهێنەرەکە قتیسەکە لە ناو گروپێکی دیاری کراوە و خۆت نمونونەکانت بە جوانی باس کرد یا اینجار وا هەیە کەسەکە هەڵگری ئەو بیر و ڕایە نییە بەڵام لەبەر ئەوەی لە ئەنجامی مامەڵی ڕۆژانەیە هەمان تێکس دەبینێتەوە هەمان بڵاو کراوە ئەبێنێتەوە ئیلا ئاخری ئەمە وای لێکە باوەڕێکی لا دروستەکرێ ئەبێ کەوەی ئەمە دروستە ئەبێ منیش ئاوا بم یعنی لەژێر کاریگەری ژوورەکەیە کە دای ئەبڕێ لە دەوروبەر و ئەفکاری جیاواز بۆ پێی کە ئەم ڕۆژانە هەمان مامەڵە لەگەڵ هەمان گروپەکەکاوە لەسەر هەمان پۆست ئەوەستێ ئیلا ئاخری ئەمە وای لێکە کە ژووری دەنگدانەوە بە بەردەوامی ئەوانەی بخاتە بەرچاو کە ئەخاتە بەرچاو پێی وایە کە ئەمە ڕێگە ڕاستەکەیە و لۆگاریتمێکی تریمان هەیە ئەوە پەیوەستە بە ئەو دۆبامینەی کە ڕژێنێ وا لێکە قەناعەتێک لە لای کەسەکە دروستەکە کە فعلەن ئەمە ڕێگا ڕاستەکەیە و شێواندنێک بۆ بیر و باوەڕەکانی ئەم کەسە دروستەکە کە ئەمەش هەر ئەلگۆریتمێکی تایبەت هەیە بەم بابەتەوە. ئەمە وا لێکە کە دەربڕینێک دەرببڕێت کە پێچەوانەی بیر و باوەڕەکانی خۆی بێ پشتیوانی لە شتێک بکە کە پێچەوانەی بیر و باوەڕەکانی خۆی بێ و بینیومان یعنی لەم بابەتی ڕۆژ ئاوایە کە دروست بوو شەقامی کوردی چۆن لەژێر هەژمونی ژووری سەدایە هەمووی هاتە سەر شەقام فئەمە کتومت ئەو ئەلگۆریتمانن کە بەرپرسن لە چەمچیشی ئاینیمان هەیە باس لە تەخیر و تەسیرەکە یعنی ئەمە علاقەیەکی جەدەلی کۆنە کە لە ناو ئاینە هەیە لە ناو ئەلگۆریتمەکانش هەمان فکر هەیە ئەوەیە تا کوێ تۆ خۆتیت ئازادیت و ئازادیت و تا کوێ تۆ مسەیەریت ئاراستە ئەکرێت لە ڕێگەی لۆگاریتمەکانەوە بۆیە تۆ ئەبێ زۆر وریابیت و بزانیت ئەو کاتەی کە تۆ لە سروشتی بەشەری خۆت یان مرۆیی خۆت دەرچوویت ئەوە کەواتە تۆ چوویتە ناو نەسەقەکەوە چوویتە ناو ماتریکسەکەوە ئێمە پێڵێن ماتریکس چوویتە ناو ماتریکسەکەەوە تۆ ئیتر مخەیر نیت مسەیریت. بەڵێ ئایا تەکنەلۆژیا یاخود ئەو دنیا مەجازیە مرۆڤی گۆڕیوە یاخود ناوی مرۆڤی هێناوەتە دەرەوە واتە بەمانایەکی تر ئایا ئێمە لە دنیای مەجازیە هەر ئەوەین کە هەین یاخود دنیای مەجازی یا ئەلگۆریزمەکان شتێکیان لە ئێمە دروستکرەوە کە تازەیە نەک ئێمە ئەگەر ئەوان ئەو دنیا مەجازی و ئەلگۆریزمە نەبووە ڕەنگە وانە بووینە هەردووکێتی. بەڵێ یعنی ئێمە هەر لە بواری واقعیا ئێمە گۆڕاوین ئەفکارمان گۆڕاوە هەستەکانمان گۆڕاوە هەندێک جار جەریئتر بووینە یعنی تۆ لە ژیانی واقع هەندێک ئەفکار هەیە دەری نابڕیت
بەڵام لەسەر ئەنتەرنێتا دەریە بڕی هەندێ مامەڵە هەیە ڕەنگە لە ژیانی واقعتا نەیکەی بەڵام لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەیکەی هەندێ ئەفکار هەیە ئەوەی ئێمە پێی ئەڵێن بلاک بۆکس ینی هەر کەسێک لە ئێمە ئێستا ژیانێکی تایبەتی خۆی هەیە کە تەنانەت ئامادە نییە لەگەڵ خۆشە هەندێک جار سنووقەکە بکاتەوە تۆ لەسەر ئەنتەرنێتە ئەمە ئەکەی من هەمیشە لە ڕاهێنانەکانە یەک نمونە باسەکەم ئێمە کە مناڵ بووین هەمیشە پێیان ئەوتین کە مناڵ لەدایک کە بێت لەگەڵ لەدایک بوونیا دوو مەلایکە ینی جارێکی تر ئەسمە سەر بیرۆکە دینێک دوو مەلایکت دێنە سەرشانت دانێکیان خێرومەندی تۆ ئەنووسێ دارنێک هەموو و کردار و ڕەفتارە شەڕانگێزیانی کە تۆ ئەنووسێ لە حەقیقەتە ئەمڕۆ گوگڵ ئەمەکە یعنی تۆ کە دەچیتە سەر ئەنتەرنێت و دەچیتە سەر گوگڵ و هەموو توڵەکانی هەموو ئەم شتانە تۆمارەکرێ یعنی بنمونە من ئێستا وەکو شارەزایەک مۆبایلەکەی تۆ ببینم مەیلی تۆ ئەزانم حەزەکانی تۆ ئەزانم هەموو ئەو شتانەی کە ساڵێک پێش ئێستا بە گوگڵ و گوگڵ کرۆم کردوتە من ئەتوانم پێی بگەم ئەگەر خەڵکەکە وا هەست بکە ئەمە باسی هستریەکەم نەخێر باسی مێژووی گەڕانەکانت ناکەم باسی ئەکتیڤیتیەکانە یەکەم لەسەر گوگڵ هەموو ئەو ئەکتیڤیتیانەی لەسەر کۆی توڵەکانی گوگڵ کردوتە گوگڵ هەمووی تۆمارەکە شتێکی تر هەیە کە ئەمەوە ڕوونی کەمە بۆ وەرگرێکە بابەتی دیلیتکردنە بەقوربان دیلیتکردن واتە ڕەشکردنەوە سڕینەوە نییە ئیجا هەر شتێک بە ئامێرێکی دیجیتەڵی کردت ئاسانە تۆ ڕەشی ئەەکەیتەوە بەڵام پێویستی بە شارەزایی هەیە بۆ ئەوەی بیسڕیتەوە لە توپەتی بکەی لە گۆڕینەی سێ چەمکی تر دێتە ئاراوە بابەتی شڕێت بابەتی وپن بابەتی ئێرزەر واتە هەر دلەیت نییە سێ چەمکی تر دێتە ئارەوە ئەمە پێویستی بە شارەزاییە واتە تۆ ئەگەر ڕسمێک بە کامێرەیەکی دیجیتەڵی ئەگری من وەکو شارەزایەکە توانم دوای ساڵێک ڕسمەکەت بۆ ڕیکەڤەری کەمەوە بیهێنمەوە ڤیدیۆیەک بە هەمان شێوە بە مۆبایلەکەت بە هەمان شێوە ئیلا ئاخری ئەمە تا ئێرە ڕەنگە شتێکی ئاسایی بێ بەڵام ئەوەی ئاسایی نییە ئەوەی چوە ناو ئەنتەرنێتەوە تۆ خاوەنی نیت دەستی لێ بشۆرە دلەیتی یەکەی ئێرزەری یەکەی وپینگی یەکەی شڕێدی یەکەی تۆ خاوەنی نیت بە مطلقی داتابیسی کۆمپانیاکە هەیەی خاوەنیەتی کۆمپانیای گوگڵە ئەلفابت کە مەدەر کۆمپانیەکەی ئەلفابتە کۆمپانیای مێتایە کە مەدەر کۆمپانی مێتا فەیسبوک و ئینستاگرام و واتساپ و إلى آخره و إلى آخره لەو کۆمپانیانەی تر کە هەن بۆ لەبەر ئەوان مێتا داتا هێدەریان نییە و داتا کۆلێکت ئەکەن فئەم داتایانە نەوتی سەردەمە بۆ بەڵێ سبەی دوو سبەی ئەگەر دەستگایەک داوایان لێ بکا بڵێ ئادەی لەسەر فڵان کەس داتاکانی ئەوین بەرێ پێم وابێ بەشی ینی ئەمەد با بۆ ڕوونکەمەوە بۆ وەرگرەکانی زۆر گرنگە هەموو کۆمپانیەکان بەشی خزمەت گوزاری کۆمەڵگایانەیە ئەم خزمەت گوزاریان کۆمەڵگایانە لە سێ ئاست پێک دێ چالاکوانەکان کە پێیان ئەوترێ ترست پارتنەرەکان واتە وەڵامدانەوەی خەڵکانێک کە جێگەی متمانە لەلایەن کۆمپانیاوە ئەمانە کەیسەکان بەرزەکەنەوە بۆ ئەم کۆمپانیانە بۆ ئەوەی بەسەن ئەکاونتێکە زمانی ڕقوچینەی بڵاو کردوەوە دابخرێ هەڕەشە ئەکات دابخرێ بابەتی هەراسمنتەواتە گێچەڵیە دابخرێ إلى آخره جۆرێکی تر ئەوانن کە دام و دەستگاکانی ئەنفازی قانونن واتەوانەی کە یاسا جێبەجێەکەن ئەم کەیسانە عادەتەن لە ڕێگەی وەزارەتی دادەوە یان وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی حکوومەتەوە پێشکەشی ئەم کۆمپانیانە کرێ بۆ ئەوەی مەسەلەن ئەکاونتێکە تاوانی کردووە بدۆزرێتەوە ئەکاونتێکە کە جارێکی تر تاوانی کردەوە دابخرێ وا إلى آخره و لایەنێکی تر هەیە مؤسساتیە کە پەیوەندیەکە لە بینی کۆمپانیای تۆڕە کۆمەڵایەتیەکان یان کۆمپانیای تەکنەلۆژیا لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەمیش جارێکی تر هەر هەمان یعنی بەدەمەوە هاتنی هەمان کەیسە بۆ داخستنی واتە لە ناو جیهانی دیجیتەڵیە شتێک نییە ناوی ئەکاونتی فیک بێ شتێک نییە بە ناوی بۆ نمونە سیمکارتی فیک بێ
ئەمان نمونە ڕوونەکانن بۆی لەبەرەوەی ئەمانەیەنمەوە کۆمەڵگای ئێمە ئەم شتانە بەکاردێنێ ئەمانەش وجودی نییە من دەزانم تۆ سیمکارتێکی علوج بە مەفهومە کوردەوارەکەی خۆمان بکڕە ئێمە بۆ تەی دۆزینەوە هیچ کێشەیەکمان نیە زانینیش لە ماڵی جەناب بۆ لە ڕێگەی ئەنتێلەکانەوە زانین لە ڕێگەی GPS-ەوە زانین لە ڕێگەی با بڵێن نزیشی لە مۆبایلیشی ترەوە زانین وە لە هەمووی گرنگتر ئەو خەوشەیە کە لە سیمکارتەکانی کۆمپانیا عراقیەکان هەیە خەوشێکەیە پێی ئەوترێ سیم جاکر ئەم خەوشە عێراق لە زمانی 29 وڵاتایە بە پێی بلۆمبرگ ئەم خەوشە ئەگەر سیمکارتەکە مامۆستا یاسین سیمکارتەکەشی دەرکا لە ناو مۆبایلەکەی لە گیرفانی داینێ دەتوانین ئێمە لە ڕێگەی سیمکارتەکەەوە مامۆستا یاسین بدۆزینەوە بەبێ ئەوەی کە ئەکتیڤ لە ناو هیچ ئامێرەکا بێ بۆ خەوشێکەیە لە ناو سیمکارتەکەی ئایا پێی ئەوترێ سیم جاکر باشە ئێستا لە دنیای مرۆڤ دێنە سەر دنیای ئامێرەکە واتە ئێمە دێنە ئەو زۆنەوە کە جۆرج ئۆرۆل ناوی نبوو بیگ برازەر ینی زوو پێشبینەوەی کرد بوو کە شتێک دێتە ئەراو چینمانەکە کە ئەویش لێرە لەسەر ئەلگۆریزمەکان عینەکەی لەسەر کەمێکمان لەسەر وت بەڵام دیسان و دێن لەگەڵ باسکردنی ئەلگۆریزما جۆرێک لە ترس و لە نیگەرانیدا خەڵک ئەو کەسێک کە گۆیەکە دایەگرێ هۆکاری ئەوە چیەکە کە باسی ئەلگۆریزمەکەین جۆرێک لە نیگەرانی و لە ترس دامانەکرێەوە چکە ئاشنایەتیمان پێ نییە باشە یەکەم شت ئەمە زۆر گرنگە ئێمە ئەگەر انگلیزەکان پێڵێن کەپاسیتی بڵدینگ بۆ کۆمەڵگا واتە بنیادنانی توانای کۆمەڵگا ئەگەر ئەمە بتوانین ئێمە پەروەردەیەکی میدیایی دیجیتەڵیمان هەبێ خەڵکەکە بەو شێوەی لێ ناترسێ ئەمە یەک دوو تێنەگەیشتن لە ئیش و کاری ئەلگۆریتمەکان ئێمە نازانین چۆن ئیشەکەن و سروشتی ئیشکردنیان چییە و لە چ بوارێکە ئیشەکەن ئیلە ئاخری سێ بابەتی ئۆپن سۆرس و کلۆز سۆرسەکەیە ئێمە ئەم سەرچاوەیە کراوە نییە بۆ زۆرێک لە شارەزایان بۆ ئەوەی ئاشنابن بەوەی چۆن ئیشەکە و چۆن داتا کۆکاتەوە و چۆن مامەڵێ لەگەڵاکە ئیلە ئاخری یعنی ئێمە بۆ ئابڕوچوونەکان ئەگەر بگەڕێنەوە بۆ نمونە ئێمە ئەگەر لە 2010 ئەوەی ئەنەلەتیکا با بڵین ئەگەر کەسێک نێت شارەزایی هەبێەوە ئەم ئابڕوچوونە بخاتە ڕوو کامبرج ئەنەلەتیکا ئێمە نازانین فەیسبوک بۆ ئەمەی کردو ڕاست یعنی بە هەمان شێوە بۆ ئابڕوچوونەکانی تری بواری تەکنەلۆژیا یعنی بۆ نمونە مایکرۆسۆفت ئەمڕۆ بە تایبەتی لە غەزایە تاوانبارە بەوەی بەکارهێنراوە بۆ بە ئامانجگرتنی کەسەکان ئەوەی لە ڕۆژ ئاوایە لە ماوەی ئەم مانگی ڕابردووە ڕوویدا بە دڵنیایی و ڕۆڵێکی خراپی تویتەر هەبووە ڕۆڵێکی خراپی فەیسبووکە بووە لە ڕێگەی ئەو کەسانی کە اختیراقی کۆمپانیەکانیان کردووە بۆ زانینە دیانی وڵاتان ئیش لەسەر چیەکەن ئیش لەسەرەوەکەن کە کارمەندیان هەبێ لەناو ئەم کۆمپانیایانە بۆی بتوانن ئیدارەی سیاساتی خۆیان بکەن و ئێمە ئابڕۆچوونیەکی گەورەمان هەیە لە ڕێگەی ئەو کارمەندە سعودیانی کە لە تویتەرە هەبوونەوە هەندێ ئەکاونتی چالاکوانی سعودیان ئاشکرا کردەوە بۆ حکوومەتی سعودیا و بەرمەبنای ئەمە مەسەلەن بۆتە هۆکاری ئیدام کردی چەند چالاکوانێک ئەمانە هەمووی ئەو ینی بۆ تەمای ئەوەی ئەو ترسە بۆ ئێمە وەکو بەکارهێنەر دروست ببێ لەبارەی ئەلگۆریتم جۆرێک لە تایبەتمەندی میتافیزیکی و هی دەسەڵاتێکی ڕەهای خوایانە ئەدرێ بە ئەلگۆریزمەکان بەوەی کە بیانەوێت چی لە بەشەر بکەن ئەیکن ئەم توانە بانسروشتیە ڕاستە بۆی ئەلگۆریزمەکان فعلا شتێکی ئاوا وجودی هەیە و من لێرە ینی ئەگەر فرسەتە بێ باسی شتێکی تازە بکەم کە لە دوو ڕۆژی ڕابردووە ئەلگۆریتمەکان لە ڕێگەی ئاجنتەکانەوە تۆڕێکی کۆمەڵایەتی تایبەتیان بە خۆیان دروست کردووە طبعا ئەمە دوو ڕۆژی ڕابردوو پەردەی لەسەر هەڵماڵراوە تۆڕێکی کۆمەڵایەتیان دروست کردووە کە تیایدا نزیکەی 7,000 AI ئەجنت دیالۆگەکەن و تەنانەت گەیشتۆتە ئاستیەوەی ئاینێکی تازەیان بۆ خۆیان دروست کردووە و مناقەشەی زۆر شتی جەوهەریەکەن
و ئەمە شۆکێکی لە جیهانی تەکنیکیا دروست کردووە ئەمانە چۆن کۆنتاکتیان کردووە لەگەڵ یەکتریا چۆن توانیویانە ئەم تۆڕە دروست بکەن چۆن ئەم ئاەنەیان دروست کردووە چۆن ئەم باوەڕانە دروست دەکەن و ئەم مناقەشەی ژیان و مردنەکەن ئەمە بابەتێکی زۆر جەوهەریە تۆ ئای ئەجنتێک بێت مناقەشەی ژیان و مردن بکە فەمە یەکێکە لەو بابەتە قوڵانەی کە کاریگەری هەیە و فعلەن ئێمە کۆمەڵێک ئەلگۆریتمانەیە کە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە ئیشیان ئەوەیە کە چۆن قەناعەتەکانی تۆ بگۆڕن ینی بەنمونە تۆ لە هەڵبژاردنەکانە سەیرەکەی کاندیدێکی دیاری کراو لەبەرەوەی ڕیکلامەکە ڕۆژانە تۆ ڕیکلامی ئەم کاندیدەت لە بەرچاوک ینی دەرەکەوێ ئەمەش ئەبێتە مای ئەوەی کە تۆ قەناعەتەکانت بگۆڕێ باش فأما تأثيرك باش الجوريزمەکان ینی تەنیا پێشنیارەکەن یاخود ئێمە بە جۆرێک ئاراستە ئەکەن کە ڕقمان لە شتێک بێ و حەزمان لە شتێکی دیکە بیا ڕقمان لە کۆمەڵێک شت بێ و حەزمان لە کۆمەڵێکی دیکە ئەکەن هەم ئاراستەمانەکەن هەم پێشنیارەکەن ئەمش بەرمەبنای چییە بەرمەبنای ڕەفتاری ئێمەیە لەگەڵ ئەو خزمەتگوزاریە کە بەکاری دێنین وەکوتم ئەو چاودێری ئەوەکە مامۆستا یاسین یان ئاسۆ یان هەر کەسێکی تر ڕۆژانە چۆن ڕەفتار لەگەڵ تۆڕەکەیاکە لەسەر چ ڤیددیۆیەکە وەستێ چەند ئەم ڤیددیۆیانە کە لەسەریان ئەوەستێ هاوشێون یان جیاوازن کە سکۆڵەرەکە لەسەر چ جۆرە وێنەیەکە وەستێ لەسەر چ جۆرە تێکستێکە وەستێ و زۆرترین ماوە لەسەر چی لەکوێ دڵدانێ لەکوێ لایکدانێ لەکوێ گریانەکە دانێ و ئیلە ئاخری هەموو ئەمانە کۆ ئەکرێتەوە خوێندنەوەیەکی بۆکە و دواتر پێشنیارمان بۆکە کەسبەی جارێکی تر تۆ یان من یان هەر کەسێکی تر ئەچێتەوە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان یەکەمین شت ئەو بابەتانەمان بۆ دەرەکەوێ کە دوێنێ زیاترین وەستانمان لەسەری هەبوو باشە کاتی خۆی مامۆساک پێشنیار کردوتی پێشنیارەکەم ناوی موچەخۆر لە هەرێمی کوردستان بگۆڕێ بە موچە خوراو لە بەرەوەندەی موچەی خوراوە ئەوە موچەی نەخواردووە اینجا لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیشە ئایا ئێمە بەکارهێنەری تۆڕی کۆمەڵاتیان بەکارهێنراوی تۆڕی کۆمەڵایەتین ئایا ئێمە تۆڕەکان بەکارهێنین یا تۆڕەکان ئێمە بەکارهێنن وەڵاهی ئەوەی ئێمە سەرنجمان داوە هەر لە واقعی ماڵەوەی خۆمان ینی سەرنجی ماڵ و دەوروبەر و هاوڕیانی خۆمان ببینین تەنانەت ئەو کاتانی کە دەرودراوسیە و نزیکەکان دێنە سەردانی کردن فعلەن تەحەکومیکی زۆر نالۆژیکی هەیە کە تۆڕە کۆمەڵایەتەکان سەپاندویانە بەسەر بەکارهێنەرانی ئێمەوە ینی بۆ نمونە من یەکێکم لەوانەیە کە کار لەم بوارەیەکەم هێندەی ئەندامانی خێزانەکەم لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان نیم یان تەکنۆلۆژیا بەکار نایەنم کاتەوە کەسی شارەزایی زۆرتر هەیە یا کەمتر بەکارێنێ لەوەیکەی بەتەئکید بۆ لەبەرەوەی گرەوەکان نەزانێ مەترسیەکان نەزانێ ئەوێ مەسەلەن دوور بکەوێتەوە بۆەوەی ژیانی واقعی خۆی دوور لە تۆڕە کۆمەڵایەتەکان دوور لە ژیانی مەجازی یان تۆڕە مەجازیەکان بە خۆشی بژێ و بینیومان زۆر جار کاریگەری نەرێنی هەیە یعنی تۆ کاتێک کە وێنەیەکی وەکو ئەوەی ئەم کەیسەی ئەم پستن هەیە بەوە نمونە ینی چەند خەڵک دەرونی شێواوە چەند کاریگەری نەرێنی هەیە باوەڕمان بە مرۆڤبوون نەماوە باوەڕمان بە سیستەمی گیانی نەماوە هەرچەنەوە باوەڕێکی قەناعەتێکی متەجەزرە لە لای ئێمەی کورد بەوەی کە ئێمە هەمیشە قوربانی ئەم سیستەمە گیانیین بەڵام زۆر شتمان هەیە کە قەناعات بووە لە لای ئێمە مەسەلەن بۆ نمونە ئێمە هاوڕێمان هەیە ئینسانی هەمیشە خۆی وێنا کردووە بەوەی ئینسانێکی گەردوونیە ئەمڕۆ پاشگەز بۆتەوە لەم قەناعاتانەی خۆی بەڵێ باشە بۆ کۆمەلگای کوردی بە حکمی ئەوەی ئێمە نەخوێنەواری دیجیتەڵیمان هەیە و پەروەردەی دیجیتەڵیمان نییە دەتوانین بە ڕێژەیەکی زۆر بەرز ناڵۆین بە مطلقی بەڵام بە ڕێژەیەکی زۆر بەرز و هەر لە کەیسەکانی شایمان بینین تۆڕە کۆمەڵایەتەکان کۆمەلگە بڕێوا بە
لەنایەنی سیاسیشەوە ینی وای لاتووە کە کەیسەکە گر تەفاعولێکی زۆر یان ئەکتیڤیتیەکی زۆری لە گەڵا بێ ینی لایەنە سیاسیەکان هەوڵەدەن کە کپیکەنەوە لێدوان بدەن ئیلا ئاخری بەڵام کە ئەگەر بەرکەوتەیەک و ئەکتیڤیتیەکی زۆر نەبوو ئەوە شتەکە ئەڕۆ واسیدێن باش ئەلگۆریزمەکان بێلایەنن یاخود هەڵگری کولتور و ئایدۆلۆژیا و بیر و باوەڕی ئەو کەسانن کە ئەلگۆریزمەکان دروستەکەن ئەمە گرەوێکی گەورەیە و تەحەدایەکی ئەخلاقی زۆر گەورەیە بەڵام تا ئێستا ئەوەی ئێمە بینیومانە و کارمان لەسەری کردووە بێلایەنی نییە لە ئەلگۆریتمە چونکە ئەلگۆریتمەکان بۆ خۆی ڕەبتە بە بیر و باوەڕی ئەو کەسانی کە دای ڕێژنەوە دروستیەکەن و حتمما کەسەکان بنمونە ڕنگدانەوەی ئەفکارەکانیان بیر و بۆچوونەکانیان دنیابینیان لە ئەلگۆریتمەکان باش و مطلقاً ینی با ئەمە ڕوونکەمەوە بە ڕەهایی توانای ئەوەمان نییە کە ئەلگۆریتمێک بەرهەم بهێنین ینی بێلایەن بێلایەن باش هەر خودی بێلایەنی گرفتێکی زۆر گەورەیە ینی تۆ بۆ نمونە چۆن دڵنیا بمەوە لەوەی کە ڕێگە بە تیرۆریستێک نادەم کە پەیامی خۆی لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان بگەێنێ لە کاتێکا من چەمکی ئازادی بیر و ڕامەیە یعنی یا ئەبێ ئەمە بکەم یا ئەبێ ئەوە بکەم کاتێک ڕۆم ئەڵێم ئازادی لە گزارشکردنی دیجیتەڵیە کەواتە من ڕێگەم بە تیرۆریستێکدا کە دەواازەیەکم بۆی کردەوە کە بگا بە خەڵک ئەگریشدایەخەم چەمکی ئازادی گزارشکردنی دیجیتەڵی پێشێلەکەم واتە شتێک نییە بە ناوی ئەلگۆریتمێکی بێلایەن باشە ئەلگۆریزمەکان هەر لە خۆر ئاوا دروستەکەن دەوڵەتە پێشکەوتەکان دروستیەکەن یاخود خەڵکانی دیکەش بۆ نمونە لە دروستکردنی تیکتۆکۆ کە چین دروستی کرد فەوزایکی زۆر گەورە دروست بێ ئەمریکا سازەختێکی زۆر یا فشارێکی زۆر گەورە بەسەر چینێنێ کە دەستبەرداری بێتۆ جنا لە ئەمریکاداەوە دەستبەرداریشی بوو بەڵێ لە ماوەی پێشوە چین یەکێکە لە دروستکردنی ئەلگۆریزم یاخود جگە لە وڵاتە خۆر ئاوایەکان ئەمریکا و وڵاتانی پێشکەوتوو یا بۆ وڵاتی کۆکۆ رووسیا توانای دروستکردنی ئەلگۆریزم تایبەت بەخۆی هەیە ئەگەر هێتی بۆچی بۆ نمونە تۆڕێکی کۆمەڵاتیهی ڕووسی نابینین بۆ نمونەیە یا بۆ ئاستا یا چۆن کاریگەری ئەوان لەسەر ئەلگۆریزمەکان چییە سێکە بابەتەکە پەیوەستە بە کۆمپانیەکانەوە یعنی ئەوە نییە بڵین ئێمە کۆمەلگایەکەیە کە توانایی بەرهەمهێنانی ئەلگۆریتمی نییە یعنی بۆ نمونە تۆ ئەگەر سەرنجی کۆمپانیای ئەلفابێت و لە ناویانە گوگڵ بدەی باشە زۆربەی کارمەندەکانی هندستانی ئەتوانین بڵین مەسەلەن هندستان توانایی بەرهەمهێنانی ئەلگۆریتمی نییە ناتوانین مەسەلەن کۆمپانیایەکی وەک تیکتۆک زۆربەی کارمەندەکانی چینی تایپێ ئەوەی وڵاتی تایپەیە ئەتوانین بڵێن ئەمە چینی نییە فکرەکە ئەوە نییە فکرەکە ئەوەیە کێ خاوەندارێتیەکە نەک ئێمە ناتوانین بەرهەمی بێنین بۆ رووسیا بەڵێ رووسیا توانایی هەیە و تۆڕی ڤیکەی هەیە کە تۆڕێکی کۆمەڵایەتی هاوشێوەی فەیسبووکە بەڵام ڕەنگە ئێمە لە کوردستانە ئاشنامان بە ڤیکەی نەبێت چونکە تۆڕێکی داخراوی رووسیا و لەو سیستەمەیە کە ئێستا رووسیا ئیشی لەسەرەکە بۆی ئەنتەرنێتێکی تایبەت بەخۆی هەبێ و دەواازەکانی بۆ جیهانی دەرەوە سنووردار بکە بەوەی کە کراوە نەبێ ئەمش پەیوەستە بە چەمکی ئەوەی پێوترێ جیۆپۆلۆتیکی ڕقمی وڵاتەکان هەوڵی کۆنتڕۆڵکردنی فەزای دیجیتەڵی خۆیانەدەن بۆ ئەوەی سەروەری دیجیتەڵی خۆیان بەدەست بێنن و کاریگەری نەرێنیان لەسەر نەبێ بۆیە هەمویان ئیشەکەن مەسەلەن تۆ بۆ نمونە تەلێگراممان هەیە کە رووسیا ئەوی جارێکی تر بەرهەم ئەو شتانە بەرهەم دێنێ مەسەلەن وەکوتم ڤیکەیمان هەیە تۆڕی ڤیکەی و تۆڕەکانی تریشمان هەیە کە ڕووسەکانیش بەشدارن تایە چینەکانیش بەشدارن تایە ئێستا مەسەلەن بۆ نمونە ئیماراتی عەرەبی سەرمایە گوزاریەکی زۆرەکە لە بواری AI و ئەلگۆریتمەکانە بۆی بێتە یاریکەرێکی ناو ئەم بازاڕە إلى آخری وڵاتێکی تهدید نییە بەڵام ئەوەی تهدیدە کۆمپانیەکان و شوناسی کۆمپانیەکانن کە زۆر بەیان ئەمریکی باشە ئەمە ئەچینە کۆتا بەشی پۆدکاستەکە و کە زۆر گرنگە بە وردی قسەی لەسەکەن ئەوش مەسلەی تایبەتمەندی یاخود پرایڤەسی و یا خصوصیەتە باشە لەگەڵ هاتنی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هیچ پراوێزێک بۆ خصوصیت ماوە بە تایبەتی بۆ کەسێک کە
داغڵی یاخود چۆتە ناو دنیای مەجازیەوە هیچ مانایەک بۆ تایبەتمەندی کەسی و ژیانی تایبەتی کەسەکان ماوە یاخود نەماوە. ئەمە پەیوەستە بە بەکارهێنەرەکەەوە تا چەند هۆشیارە ئەتوانێ مەسەلەن خۆی بپارێزێ لەوەی کە چۆن تایبەتمەندێتی خۆی بپارێزێ. مامۆستا یاسین چۆن ئەتوانێ ژیانی واقعی خۆی دوور بخاتەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان، چۆن یعنی تۆ مطلقاً ناتوانی خۆت بپارێزیت، بەڵام ئەبێ ئیش لەسەر ئەوەی پێ ئەڵێت تەسریبی معلوماتیان لێ ڕۆیشتنی زانیاری بە کوردێکە ڕێژەکەی تا چەند ئەتوانی کەمیکەیتەوە. مەسەلەن بۆ نمونە تۆ لە بری ئەوەی سێرچ بە گوگل کرۆم بکەی ئەرک نەبێ فایرفۆکسم بۆ بەکاربێنە، ئەرک نەبێ برەیڤ براوزەرم بۆ بەکاربێنە، ئەرک نەبێ فایرفۆکس فۆکس لەسەر مۆبایلەکەت بەکاربێنە بۆ ئەوەی لێڕۆشتنی زانیاری ڕێژەکەی کەم بکەیت. لێک شوێنەوە نەبێ، لێک براوزەرەوە نەبێ. بۆ نمونە تۆ بەدیلی یوتیوب هەیە لێرەوە سێرمەکە لەو بەدیلەوە لەو جێگرەوە بۆ نمونە بەکاربێنە. هەر بەدیلەکە چە بۆ داوی بەدیلەکەم کرانی هەیە بەڵی زەبتەن لە خەیاڵم نییە، بەڵام تۆڕێکی چی نییە هەمان ئەو ڤیددیویانەی کە لە یوتیوب هەیە لەوێش هەیە. وەتە تۆ بەکارهێنانی یا ئەو شتانی بەدوای ئەگەڕی بە دوای جێگرەوەکانە لێک سۆرسەوە هین مەکە. مەسەلەن بۆ نمونە تۆ هەوڵ بدە کاتێک ئیشێکی تایبەتمەندیت هەیە، چاتێکی تایبەتیت هەیە، تۆ ماسنجەر بەکارمێنە، واتساپ بەکارمێنە، سیگنەڵ بەکاربێنە، مەسەلەن سەشن بەکاربێنە، ئیشێکی زۆر تایبەتت هەیە وایر بەکاربێنە، هەوڵ بدە زۆر داتای خۆت، ژمارە تەلەفۆنت، ئیمێڵت ئیلە ئاخری لە تۆڕێکا دامنێ، وێنەی خۆت لە زۆر شوێنە دامنێ. مەسەلەن من نمونەیەک دێنمەوە، کاتی خۆی فەیس ئاپ هەبوو، فەیس ئاپەوە بۆ وێنەی خۆتت پێدا جاروا بۆ ئەی کردە مناڵ یان ئەی کردە گەورە، مەسەلەن دوای 20 ساڵی تر تەمەنت ڕوێنەت چی لێدێ. ئەم ئاپە نزیکەی 4 ملیار بەکارهێنەری بوون. دواتر ئەم ئاپە چی لێ هات؟ حکوومەتی ئەمریکا کڕی لەگەڵ هاوپەیمانەکانیان و ئەمڕۆ ئەم داتا بەیسانی کە لە ڕێگەی فەیس ئاپەوە کۆکراوەتەوە بنەمایە بنەچەی پرۆژەیەکن بە ناوی پرۆژەی هەواڵگری 5A's واتە 5 چاو کە بریتین لە ئەمریکا، بریتانیا، نیوزلندا، ئوسترالیا، کەنەدا. ئەمڕۆ مامۆستا یاسین ئەگەر تەنانەت نەشتەرگەری جوانکاریش بۆ دەموچاوی خۆی بکات لە هەر فڕۆکەخانەیەک ئەگەر داواکراوی ئەم 5 وڵاتە بێ لە هەر فڕۆکەخانەیەک یەکسەر دەگیرێ، بۆ لەبەرەوە ئەم تەکنەلۆژیایە پشتی بە بایۆسیمتریک بەستووە، واتە تۆ تەنها بە یەک حاڵەت دەتوانی دەرباز بیت لە فڕۆکەخانەکانە یان لەو شوێنانەی کە ئەم داتایە بەکارهێنرێ بۆ لایەنی سکیوریتی. ئەگەر هاتوو مەسەلەن چەناکەت ئەمەلیاتی کرد، درێژت کردەوە یا کورتە کردەوە، ئەبێ دەستکاری جمجومە بکەیت کە لەسەرت دەستکاری ئێسقان بکەی بۆی بتوانین دەرباز بیت لەم سیستەما و هەموو شتەکانی تریش کە هەن، یعنی ئەمە ئەو شتانن کە بۆمان دەرچووە، بەڵام ئێمە نازانین ئێسا چیەکە. دەستگای هەواڵگری نیشتیمانی ئەمریکی و پرۆژەکانی دەستگای NSA، یعنی سنەودن کۆمەڵێشتی پێوتی، بەڵام خۆ سنەودن هەموو شتەکانیشی پێنەوتی، یعنی هەندێک شتی شاراوە هەیە خۆی ئەڵێ من نامەوێ باسیکەم لەبەرەوە پەیوەستە بە ئاسایشی نەتەوەی ئەمریکاوە لە دەرەوەی ئەمریکا، نەک بۆ یعنی سنەودن ئەوەی بە ئێمەی وتووە تەنها ئەوەیە کە پەیوەستە بە هاوڵاتیانی ئەمریکا، بەڵام ئەوەی پەیوەست نییە بە دەرەوەی ئەمریکاوە هیچی بە ئێمە نەوتووە. ئێمە بۆ نمونە نازانین، خەڵکی ئێمە نازانێت لافندەر چییە، بیگاسۆس چییە، یعنی ئێمە تەنها لە بابەتی هاکە بیر لە مۆزوعی ئەوە کەینەوە ئیلا ئەبێ کارلێکمان هەبێ و کلیک بکەین و لینک بکەینەوە و ئیلا نامڕۆم بابەتی زیرۆ کلیکمانەیە. ئەسڵەن پێویست ناکات تۆ بەو ئایپادەی دەستەوە کارلێک بیت بۆ ئەوەی هاک بکری، کە لێنێک لە ناو سیستەمەکە پێوترێن باک
باگێکەیە لە ناو سیستەمەکەیە کە شارەزاکان بەکاری دێنن بۆ ئەوەی بەبێ ئەوەی تۆ جەناب ئاگاتە بێ ئەو ئامێرە ئاکتیڤ بێ ئەچێتە ناو ئامێرەکەەوە خۆی جێگیرەکە مایکەکە ئەکاتەوە کامیرەکە ئەکاتەوە ڕسم مەگرێت تۆمارەکە ئیلە ئاخری و هەموو ئەکتیڤیتیەکانی جەنابی شت لەسەر تۆڕەکان ئەدۆزێتەوە و ئەزانێت چیەکە. فەمە ئەو کۆمەڵە بابەتانن یان ئەو کۆمەڵەشتانن کە ئەبێ ئێمە هەوری ئەوە بدەین هەمیشە بە دوای جێگرەوەکانە بگەڕێن بۆ ئەوی بەکاری بێنین بۆەوەی کەمترین داتا و زانیاریمان لێ بڕوا بە تایبەتی لەگەڵ ئایە یان ئێستا تۆ لە چین گەورەترین کێشە و قەزیە لە چینە فرۆشتنی فەیسەکانە. حکوومەت خەریکە یاسایەک دەرەکە هەر کەسێک وێنەیەکی مامۆستا یاسین یان ڤیددیۆیەکی مامۆستا یاسین ببا بۆ کۆمپانیایەک و بیفرۆشێ بە شێوەی یاسایی سزا ئەدرێ چونکە بە ڕەزامەندی خۆ تۆ فەیسی خۆتن نەفرۆشتووە کە کۆمپانیەکانی بواری AI دەیکڕن بۆ دروستکردنی ئەو ڕۆبۆتانەی کە ئێستا تەکنەلۆژیای نانۆ تێکەڵ بە ڕۆبۆتات بووە و مرۆڤێکی ئاساییت بۆ بەرهەم دێنێ کە هەموو خسڵەتەکانی مرۆڤی تایە. فتۆ دەبێ وریای ئەمە بیت ئەیجا ئێمە هەر ئەو ئایمان نییە کە لە گوگل جیمینیا هەیە ینی خەڵکەکەی ئێمە لەبەرەوەی فریە بەکاری دێنێ بەڵام ئێمە لە بواری پۆرنۆگرافیا ئایمانەیە لە بواری دروستکردنی ڤیددیۆی پۆرنۆگرافیایی ئایمانەیە دەبێ وریای ئەمەش بین ئەمە گرەوێکە پێویستیمان بەوەیە کە حکوومەت پەرلەمان ئاوڕ لەم مەترسیە جددیانە بداتەوە لەبەرەوەی ئێمە لە بەردەم گرەوین گرەوەکەش زۆر گەورەیە وڵاتان ئیشمان لەسەرەکەن هەوڕی بە شەڕی تایبەت هەوری ئەوە دەن کە ئاڕاستەی بیرکردنەوەکانمان بگۆڕن هەرچەنە خۆشبەختانە ینی ئەوەی کە لە ماوەی 30 ساڵی ڕابردووەمان ئیش لەسەر ئێمەکەن لە با بڵین ئەو ئەحداسانی کە ئێستا لە ڕۆژاوایە ڕوویدا هەمومان ڕێسەکەمان کردەوە بەخوری بۆ ینی ئەو شەڕە تایبەتی لەگەڵ ئێمەیان ئەکرد ئێمە توانیمان لەبەرەوەی کۆمەڵگەی ئەخلاق متەجەزیرە لە ناو تاچی ئێمەیە هەموو ئەو ڕێسانە بکەینەوە بەخوری بۆیان بەڵام ئەم شەڕە بەردەوامە بێ باشە ئاراستە ئەکرین فیک نیوز بە پێمان ئەدرێ لە ڕێگەی دامەزراوەکانی میدیاوە زانیاریەکانمان لێ ئەشێوێنرێ و شێوێنراوە هەر بۆ زانین ینی زانیاری ئەمە گەورەترین کێشەمان لەگەڵ نمونەیەکی وەکو جیمینیە ئەوەیە کە کاتی خۆی هەڵمەتێکە بوو ئەو هەڵمەتی ئاڵای تاجکستان بە نمونە ئەمە زۆر قسەی لەسەرەکەین بەداخەوە ئەمە بووە مایەی ئەوەی کە داتای ئێمەی کورد شێوێنراوە میکسێکە لە بینی ئێمە و تاجیکەکانە ئەمڕۆ تۆ ئەچی ئەڵێ کاکە گەنجێکی کوردم بدەرێ بە جلوبەرگی کوردیەوە سیرەکەی جلوبەرگێکی تاجیشی یان ڕەنگی تاجیشی یان شاخ و دۆڵ و خانووی تاجیشی لە باگراوندەکە بۆ دانێ ئەمەم نیشانەی ئەوەیە کە داتای ئێمە شێوێنراوە لە نمونەیەکی هاوشێوەی نمونەی جیمینیە بەڵام ئایا لە نمونونەکانی ترا شێوێنراوە ئەمە نازانین بۆ لەبەرەوەی تاقیمان نەکردوە یان پارەمان نییە بەشداری بکەین بۆی تاقیکەینەوە بەڵام ئەمەش شێوێنراوە. باشە وەکو دوا پرسیار هەتا زیاتر ئەو تۆڕانە بەکاربێنیت زیاتر بچیتە دنیای مەجازیەوە تۆ زیاتر لە بەردەم هەڕەشەی بەکارهێنانای و لە بەردەم هەڕەشەی ئەوای کە هیچی چیش تایبەتمەندیەکت بۆ خۆت دەمێنێتەوە تا سنووردارکردنی بەشداریت لە دنیای مەجازی و تۆڕەکانە تا ئەندازێک ڕەنگە جۆرێک لە پارێزبەندی و لە قڵغانت باتێ بۆ ئیکە ئەوەندە بەکار نەهێنری تا چەند ئەوە دروستە. ئەوە یەکێکە لەو ئەفکارانەی کە ئێستا تەرحەکری لە دنیای ئەوەی ئێمە چۆن بتوانین ژیانی واقعی خۆمان دابڕین لە ژیانی مەجازی خۆمان و چۆن بتوانین بەکاری بێنین بەجددی ئوستادی گوڵ ئەو بەکارهێنانەی کاتێک کە ئێمە لە ڕۆژهەڵاتە ئەیکوژین بە دیار بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و لە دەرەوەوانیە ینی بۆ نمونە ئێمە تەنانەت لە شوێنی کارکردنیشمانە زۆرجار ئامادەیمان هەیە لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان لە کاتێکا لە دەرەوە مەقەدەغەیە تۆ محاسبە ئەکری لەسەری کاتی کارکردنە ئێمە کاتێکی زۆرمانەیە کە تیایدا ئیژ ناکەین ئەمە شوای کردووە کە ئێمە زۆرترین کاتەکانمان لەسەر ئەو تۆڕە
کۆمەڵایەتیانە بین و ئێمە چەمکێکی تر هەیە کە عادەتەن ئێمە قسەی لەسەرەکەین ئەویش چەمکی بەشکردنی داتایە واتە هەموو هێلکەکانی خۆم هەموو داتاکانی خۆم لەسەر پلاتفۆرمێک داننیم ئەوەیە کە من لێرە شتێک دانێم لەوێ شتێک دانێم لەوێ شتێک دانێم بۆ ئەوەی ئەگەر ئەمە کۆکرایەوە بە ناتەواوی کۆ بکرێتەوە ئەوە کۆکرایەوە بە ناتەواوی کۆکرێتەوە إلى آخر ینی بە نمونە کاتی خۆی ئێمە بۆ هەڵمەتێکی جیهانیمان سازدا بۆ ئەوەی خەڵکی واتساپ بەکارنێنن ئەگەر بیری بێت 2 ساڵ پێشێستا هەڵمەتێکە بوو هانی خەڵکمانەدا کاکە واز لە واتساپ بێنن و تەلیگرام ینی نەک تەلیگرام سیگنال بەکاربێنن بۆ لەبەرەوەی مێتا بڕیاریدا بوو کە داتاکانی واتساپ و ئینستاگرام و فەیسبوک و هەموو ئەو تۆڕانی کە بەکاری دێنێ و هین مێتایە هەمووی کۆ بکاتەوە ئەمەش مەترسیەکی زۆر گەورە بوو بۆیە زۆر گرنگە ئێمە بتوانین لەم تۆڕەیە ئەوە بەکاربێنین لەمێ ئێم بەکاربێنین لەوە ئەوە بەکاربێنین و إلى آخره فەو تیۆرەی بەشکردنە لە بەشکردنی داتاکانمان زۆر گرنگە کە بتوانین بەو شێوەیە مامەڵە لەگەڵ داتاکانی خۆمان بکەین بۆی تایبەتمەندێتی خۆمان بپارێزین چونکە ئەگەر بە عەقڵیەتی کەسێکی هاکەرەوە بیر بکەینەوە ئەم نمونەیە زۆر جار ئێمە باسی یەکەین من بۆ ئەوەی بەم عەقڵیەتە بیر بکەمەوە بۆ اختراقی مامۆستا یاسین بکەم پێویستیم بەوەیە کە زۆرترین ڕێژەی داتا کۆکەم کەواتە ئەساسی ئیشەکە جەوهەری ئیشەکە داتای مامۆستا یاسینە ئەگەر من نەتوانم داتایەکی زۆر کۆکەمەوە ئەوە پرۆسەسەکە زۆر ئاڵۆزە بێ پێویست بە ماندووبوونێکی زۆرەکە بەڵام ئەگەر من توانیم داتایەکی زۆر کۆکەمەوە ئەوە ڕەنگە پرۆسەکە هەم ئاسان بێ هەم پێویستی بە بنیادنانی توڵێکی زەخم نەکە تەنها ئەوەیە مەسەلەن من لە ڕێگەی فیشینگەوە ئەم کارە ئەنجام بدەم یان ئەوەی کە پێوترێ سوشیال ئینجینیر فیشینگ یعنی ڕاوکردن سوشیال ئینجینیر یعنی ئەندازیاری کۆمەڵایەتی تەنانەت بتوانم لە ڕێگەی پەیوەندیەکی تەلەفۆنیوە ئەنجامی بدەم یعنی ئەوەی پێڵێن ڤۆیس فیشینگ بەبێ ئەوەی توڵ بنیاد بنێم و بتکۆین بێنم و بڕۆمە ناو با بڵێن کۆڕبەندەکانی هەکەرەکان و داوای توڵێک بکەم یان خۆم دیزاینی توڵێک بکەم بۆ ئەوەی بتکەمە ئامانج نا ماتام داتاکە متەوەفرە بەردەسە داتایەکی زۆرە من نەتوانم کەسێکی نزیکت بکەمە ئامانج ئەکاونتەکەیەوە بم لە ڕێگەی ئەکاونتەکەیەوە تۆ ئەەکەمە ئامانج و زۆر بە ئاسانی ئەەکەمە ئەکاونتەکەت و ئەو هەموو داتایی کە دەبرێ جاران بیرۆکەیەکە بوو ئەمە آخر کۆتا قسەمان بێ جاران بیرۆکەیەکە بوو ئەوەیە من بتوانم ئەکاونتەکەی جەنابە ببەم ئەمڕۆ ئەم بیرۆکەیە گۆڕاوە پێویستمان بەوە نییە بیبین ئێمە پێویستمان بەوە هەیە هاوبەشیکەین لەگەڵتە بە ڕۆژ بەدەستی تۆیە بە شەو بەدەستی ئێمەوەیە فەئەمە مەترسیەکەیە و اختراقکردنی ئەکاونتەکانە و اختراقکردنی ژیانتە چونکە ئێمە ئەتوانین کۆی ئەو زانیاریانە یان ئەوانەی کە ئەم تاوانانەوەکە نەک ئێمە ئەتوانن ئەم زانیاریانە بەکاربێنن بۆ کاری تاوانکاری بۆ گێچەڵیکردن و زۆر جار مەسەلەن کەسەکان ئەڵێن ئێمە هیچمان نییە قەینا ئەکاونتەکەم ببە نازام چیم بکە ئەوەم ببە مۆبایلەکەم ببە ئەمە کارێکی زۆر ناتەندروستە تووشی بەرپرسیارەتی یاسایی تەکە بەداخەوە ئێمە جارێکی تر لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی پەروەردەی دیجیتەڵیمان نییە ئەم شتانە بۆ خەڵک ڕوون نەکراوەتەوە یعنی بنمونە تۆ بە کەسێک گەڵێ مۆبایلەکەتم بەرێ ئاسایی پێتی ئەدا ئەکاونتەکانیشت بووە کاتەوە نازانم زۆر پرۆسەی ئەنجامیدا بەڵام بێئاگایە لەوەی کە ڕەنگە تۆ کە تۆڕە کۆمەڵایەتەکەت بە منەدەی من پۆستێک بۆ بنمونە تەمجیدکردنی داعشەکەم یەکسەر خۆ مادەی 4 ئیرهاب دەتگرێ و مەقولەیەکی بواری یاسایی ئەڵێ القانون لا يحمي المغفلين بالضبط تۆ لەبەرەوەی لە دادگاکانیشە لە کوردستانە بە تایبەتی ئێمە هینمان نییە یعنی ئەوانەی کە ڕاوێژکاری دیجیتەڵین لە دادگاکانە وجودیان نییە فئۆتۆماتیشی ینی این دادوەرەکە حکمت لەسەر و بینادا بەرەوەی ئێمە ئەوەی پێوترێ تحقیقی جینایی ڕقەمی تا ئێستا نیمانە نە پیشەیە نە دامەزراوەمانەیە ئەمەمان بۆ بکە بەڵێ
زۆر سپاس دەکەم لە کۆتایی پۆدکاستەکە توانم جەخت لە کۆمەڵێکشت بکەمەوە ئەگەر وانە بتوانی ڕامگریەکەم زۆر گرنگە ئێمە ئەو دنیایی کە خۆمان بەویستی خۆمان چوینەتە ناوی زۆر بەباشی بناسین بزانی چۆن ئیشەکە و ئەوش لە ڕێگای ئەوەیە کە خوێندەواریی دیجیتالیمان زیاکەین ڕیسکەکانی ببینین و ئەو کنوکە لە بەرانەی کە لێوە زانیاری ئێمە دزە ئەکات بیوەستێنین و لەگەڵیشا کات و هەبوونمان لەسەر ئەو دنیا تا ئەندازێک سنووردارکەین بۆ ئەوی کە ئەوەندە هین نەبین ئەوەندە معڕەز نەبین یاخود ئەوەندە لەژێر هەڕەشەی بەکارهێنان و هاکردیان نەبین ئەوە ڕێگە دروستەکەی فعلا ئەوانە کۆمەڵی ڕێگەی دروستن بەڵام پێشینە پێویستیمان بە یاسا هەیە کە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک یاسا هەیە لەم بوارەیە هەمووی دەرچێنێ بە خێراترین کات بۆی بتوانین بەکارهێنەرەکانمان بپارێزین و ئیش لەسەر بابەتی پەروەردەی دیجیتالی بکەین کە بەداخەوە مەسەلەن من لە خوێندنی باڵا و لە پەروەردەشە زۆر بایەخمان پێی نەدا هەرچەندە کتێبمانەیە لەم بوارە بەڵام کتێبەکان ینی تێری مناڵەکانمان ناکە بۆی ئەم شتانیان پیشان دەین و بتوانن خۆیان بپارێزین دەرەنجام ئێمە گرتوانیمان مناڵەکان بپارێزین ئەوە کۆمەڵگەش دەپارێزین چونکە ئەو مناڵانە سبەی گەورە بن خانەوادە دروستەکەن ئەبنە ئەندامێکی کارایی کۆمەڵگە و کۆمەڵگەکی تەندروست لە ڕێگەی خوێنەوارەیەکی تەندروستی باوڵێن خوێنەوارەیەکی دیجیتالی تەندروستەوە بنیاندەنی دەستخۆش کاک ئاسۆجان دووبارە سپاس دەکەم بە خێراتن دەکەم بۆ پۆدکاستەکە دووبارە و سوپاسی هی بینەرانجەکەم کە تام کاتە لەگەڵمانە بوون کاک ئاسۆجان وەکوتم سپاس بۆ تۆ بەڕێزان ئەوە ئەم بابەتەمان بوو یاخودم پۆدکاستەمان تایبەت بوو بەم بابەتە گرنگە بابەتێک کە پەیوەستە بە ژیانی هەرێکێک لە ئێوە بۆیە زۆر گرنگە کە شارەزایتان لەم بوارەیە زیاکەن و تا ئەندازی ئەوەی کە پارێزراو بن و تووشی کێشە نەبن و لەگەڵ ئەوەشە زۆر گرنگە کە بەکارهێنانی ئەم یا چوونە ناو ئەم دنیایە و سنوودار بکەن بە شێوازێک کە باڵانس لە نێوان ژیانی ڕاستەقینەتان لەگەڵ ژیانی مەجازیە ئەوەندە بێ کە بڕێکی کەم لە ژیانی ڕۆژانەتان لە ناو دنیای مەجازیە بن بۆ ئەوەی کە چالاک بن دڵخۆش بن کەمتر تووشی نیگەرانی و بێتاقەتی بن و کەمتریش ژیانی خۆتان لە ڕێگەی هێنانە ناوەوەی خەڵکانێکی غەریبە و بێگانە و نامۆ بۆ ناو ژیانی خۆتان لە ڕێگەی ئۆنلاین و تۆڕەکانەوە دابخەن و کەمی بکەنەوە بە ئومێدم هەموو لا پارێزراو بن تا پۆدکاستێکی دیکە بەخواتان ئەسپێرم هەموو لایەک شاد و دڵخۆش و کامەران دووبارە سپاس بۆ